بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی کەرکووک سڵاوتان لەبێت بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پۆینتتان پێشکەش دەکەین. پارێزگای نینەوە پێک هاتووە لە چەندین پێکهاتەی جیاواز. یەکێتی نیشتیمانی کوردستان چی کردووە بۆ ئەوەی پێکەوە ژیان لەم شارەدا بپارێزێت؟ گۆڕانکاریە ئیداریەکانی پارێزگای نینەوە بەچی گەشتووە؟ ئەمانە و چەندین پرسیاری تر دەوەری گفتوگۆی ئەمڕۆمان دەبێت. بۆ ئەم مەبەستەش بەڕێز کاک ئاراس محەممەد کە بەڕێزیان لێ پرساوی مەڵبەندی نینەوان و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانین میوانی بەرنامەکەمە. زۆر بەخێر بێت کاک ئاراس. کاک ئاراس پێم باشە لەوە دەست پێ بکەین لە ئێستادا ڕەوشی سیاسی لە مووسڵ چۆنە؟ پێشەشی بە خێراتتان دەکەم، سوپاس بۆ هاتنتان، سڵاو و ڕێز بۆ بینەرانی کەناڵی کەرکووکی خۆشەویست. شاری مووسڵ شارێکی فرەڕەهەند و فرە پێکاتەیە. لە ساڵی 2004 و 5ەوە تیرۆرستانی قاعیدە و ئەنسار و کۆمەڵک کێشەی تر کە لەم شارە هەبووە وەزعی شارەکە شلەژاو و کەمی خزمەتگوزاری تا دەگاتە ساڵی 2014. لە ساڵی 2014 لای هەمووتان معلومە تیرۆرستانی داعش شارەکان بە تەواوەتی کۆنتڕۆڵ کرد. لە ساڵی 2017 لە سەردەستی هێزە عێراقیەکان و پێشمەرگە قارەمانەکانی کوردستان سەرجەم شارەکە کۆنتڕۆڵ کراوە. لە ئێستا بارودۆخی شاری مووسڵ ئەگەر بەراورد بکەی لەگەڵ 15 ساڵی ڕابردوو زۆر بارودۆخێکی باشە، ئارامە و ئاوادانکردنەوەی باش تێدا دەکرێت لە هەموو سێکتەرەکان. وردە وردە ژیان ئاسایی بووتەوە لەم شارە و خەڵکی ئاوارەکانی دەوروبەر و ئاوارەکانی بۆ شارەکانی تر و بۆ هەندێرانیش ڕۆشتن ڕوو لە شارەکە دەکەنەوە بەهۆی ئەو خزمەتگوزاریانی کە ئێستا لە شاری مووسڵ هەیەەوە بە بەردەوامی ئاوادانکردنەوە لە شارەکە بە هەموو سێکتەرەکانەوە تەندروستی، خوێندن، ڕێگاوبان، جستەکان، دروستکردنەوەی بینا حکومیەکان، یادی بەڕاستیکردنەوەی مەتاری شاری مووسڵ کە ئەمە شتێکی زۆر زۆر گرنگ بوو بۆ شارەکە. بەعام شتێکی زۆر زۆر باشە. بە دڵنیاییەوەش لە پال ئەم هەموو ئاوادانکردنەوە و گرانەوەی خەڵک و دووبارە بنیانانەوە ژیان و ئابووری شاری مووسڵ کێشە و ئالۆزیش هەیە. ئێمە تا ئێستا نەتوانراوە چارەسەری کێشەکانی شنگال بکرێت. هێزدیەکان تا ئێستا لە کەمپەکان ماون. ئەمە کێشەی گەورەیە بۆ شارەکەەوە. بۆ ئێمە وەکو کوردی کێشەی گەورەیە، چونکە هێزدیەکان پێکاتەی ڕەسەنی کوردن و پێکێنەرێکی گرنگی شاری مووسڵن. هەنی ئەگەر ئێمە مقارنە بکەین لەگەڵ پێکاتەکانی تر، برای هێزدیەکانمان لە شاری مووسڵ نزیکی 700,000 کەس بۆ 800,000 کەس دەبن لەم شارە دانیشتون و زۆر بەشیان لە شنگار و دەوروبەرینە. ڕاستە خەڵکێکی زۆر لە شنگار گەڕایتەوە، بەڵام بەهۆی کێشەی دانەنانی قایمەقام و بەڕێوەبەری ناحیە و دایرەکانی تر کێشە و ئالۆزی تا ئێستا بەردەوام و ئاوارەکانش تا ئێستا نەگەڕایتنەوە. زۆربیان بەشێکی زۆر گەڕایتەوە، بەشێکی تریش ماوە نەگەڕایتنەوە. ومێت دەکەین لەو ماوەیە کورتە بتوانین ئەم کێشانش معالەجە بکەین بۆی بە تەواوەتی شاری مووسڵ بکرێتە سەر شارێزکە ئەساسێکی خۆی بۆی ژیان ئاسایی بێتەوە. کاک ئاراس، لە ئێستادا لە سووریا داعش لە ناوچە هاوسنووریەکانی سووریا لەگەڵ عێراقدا دەستی بە جوم و جۆڵەکانی کردوێتەوە. شاری نینەواش، پارێزگای نینەوە ئەزمونێکی تاڵی هەیە لەگەڵ ئەو گروپە تیرۆریستیە. لەسەر ئاستی حکوومەت و حزب هیچ ئامادەباشی کراوە بۆی ئەو ئەزمونە دووبارە نەبێتەوە؟ بەدڵنیایە حکوومەتی عێراق کە هاوسنوورە شاری مووسڵ سنوورێکی فرەوانی هەیە لەگەڵ وڵاتی سووریا لە ڕەبیعەوە، لە ناحیەی ڕەبیعەوە کە دێت بۆ 3 ماڵ کە لێرە دەست پێ دەکات تا دەگەشت لە منتیقی حەزەر و ئەوانە بە تەواوەتی سەر سنوور کۆنتڕۆڵ کراوە و تەڵبەند کراوە. ئەم سنوورەوە بە بەردی کۆنکریتی زۆربەی مەناتقەکان معالەجە کراوە و هێزەکان بە کاملی هێزی دژە تیرۆرە، هێزی سوپای عێراقە، هێزەکانی تریش کە لە ناوچەکەن و شورتەی ئیتیحادیە، پۆلیسی پاسەوانیە بە شێوازێکی زۆر ڕێکوپێک و منەزەم کۆنتڕۆلی سنوور کراوە و ئامادەباشی باش کراوە و حسابی بۆ ئەمەش کراوە کە لە هەر ئەگەرێکی نەخوازراوە ئینشاڵڵا
هیچ ڕوونادا بەڵام بە دڵنیایەوە هێزەکانی عێراق لە ئامادە باشیدانەوە لە لای تریشەوە هێزەکانی پێشمەرگەش بە هەمان شێوە ئامادەکاری باش کراوە بۆ مەبەستە. کاک ئاراس ئەگەر بێت و باسێکی ئەو ساتە تاریکانە بکەین کە کاتێک داعش هێرشی کردە سەر شاری مووسڵ، ئایا ڕۆڵی هێزەکانی پێشمەرگە و دژە تیرۆری یەکێتی چۆن بوو لە بەرگریکردن لەم شارە؟ خۆتان دیارە دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان سێ چالی وای بە تەواوەتی لەم ناوچانە هەیەەوە بەتایب هێزەکانی تریش پێشمەرگە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش شەهیدی زۆرماندا درێغی نەکرا، بەڵام ئەم هێزەی داعش کە هات هێزێکی دڕندە بووە سوپای عێراق کە شکست هێنا بەرامبەر هێزەکان پێشمەرگە نەیتوانی دیفاع لە هەموو شاری مووسڵ بکات چونکە وجودی نەبووە ناو سەنتەری شار ئەوانە لە دەوروبەریش بەهۆی ئەوەی ئەم لاشاوە و ئەم تیرۆریستانی داعش کە چەک و تەقەمەنیەکانی و ئۆتۆمبیلەکانی زیری پۆشەکانی هێزی سوپایان کەتە دەستی لە هەموو شوێنەکان داگیر کراوە. بەداخەوە ڕۆژگارێکی زۆر ناخۆش بووە بە تایبەتی بۆ ئێمە میلەتی کوردوە برا ئێزدەکان کە قوربانیەکی یەکجار زۆر و گرتنی ژن و منداڵ شەهیدکردنیان و ئەنفالکردنیان و بردنیان بەکارهێنانی وەکو سەبا، ئەمە هەمووی کارەساتێکی زۆر زۆر گەورە بوو کە لە فکر و هزری هیچ کوردێکی بەشەرەوە هیچ ئینسانێکی مرۆڤ دۆست ناچێت. ئێمە ئومێد دەکەین کە ئەم کارەسەتان نەخۆشانە هیچ جارێک دووبارە نەبێتەوە بەسەر میلەتەکەمەوە بەسەر هیچ گەلانێکی دنیادا، چونکە بەڕاستی ئەم تیرۆریستانە کارێکی زۆر زۆر قێزەوەن کرا کە دوور بوو لە هەموو بەها و ڕەوشتەکانی مرۆڤایەتی و ئینسانەتی و کە بە ناوی دین هاتم بە دڵنیایەوە دین بە هیچ شێوەیەک تەجریمی ئەم کارە نامرۆڤانەی ئەوانی کردبوو. لە ئێستادا ئێمە دەبێت بۆ نەوەکان و بۆ ئایندەی ئەم وڵاتەوە میلەتە زۆر زۆر ڕوونکردنەوە و بە مێژونووسان کتێب و ئەم وەثایقانی کە هەیە کە لەسەر شنگار و دەوروبەری کرا دەبێت بیخێنە ناو هەموو مێژووی گەڵان و بدنیا بیناسیێن کەمە جینۆساید بووە کارەساتێکی زۆر گەورە و بەسەر ئەمی لە دەداهاتوە تا ئێستاش پاژماوەکانی کۆتایی نەهاتووە، تا ئێستاش کچان و خوشکانمان لە برای ئێزدیەکان هەر لە ژێر دەسەڵاتی چەپۆلی داعشدان و تا ئێستاش کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەتی کوردستان و حکوومەتی عێراقیش ناوە خۆتان دەزانن کە لە ڕێگە جیاجیاجەکان کچەکان و ژنەکان دەگەڕێنەوە بۆ باوشی دایک و باوچان وە ئەگەر دڵنیاشم لە کەناڵە ڕایگەرەکان بینیتان ئەو ئازاروە و ئەمەنیتانی کە لە دەستی ئەم تیرۆریستانەی دراوە. بۆیە پێمان وایە بۆ ڕێگریکردن لەم کارە تیرۆریستانە بۆ ڕێگریکردن لە دووبارە نەبوونەوەی ئەم کارە نامرۆڤانە دەبێت هەوڵی جدی بدرێەوە زیاتر چاوکراوەتر بن و هێزە ئەمنیەکانی خۆمان و هێزە ئەمنیەکانی عێراقیش بە هەمان شێوە کە بەشێکی زۆری ئێستا لەو مانتیقانە لە ژێر دەسەڵاتی هێزە ئەمنیەکانی عێراقدایەوە ئێمە پێمان وایە لە هەر ئەگەرێکی نەخوازراوی لەم شێوازە بە دڵنیاییەوە پێکاتەی کورد و نێو پێکاتەی کوردیش برای ئێزدیەکان ڕوبەڕووی ئەم مەترسیە گەورە دەبنەوە پێکاتەکانی تری شاری مووسڵیش بە هەمان شێوە. بۆیە ئێمە پێمان وایە دەبێت لەم بارودۆخەی ئێستا هەیە کە مەنتیقەکە لە کوڵاندایەوە کێشە و ئالۆزی زۆرەوە ئێمە لە دراوسێکەمان وڵاتی سووریە کێشەی زۆری تێدا هەیەەوە تا ئێستا تیرۆریستانی داعش هەیە لە نێوان عێراق و ئەو بیابانەی لە سووریا هەیە. ئەمە هەموو پێویستی بە خۆ ئامادەکردنی باشتر هەیەەوە خۆپارێزی باشتر هەیەوە بە دڵنیایەوەش تا ئێستا ئەوەی ئێمە معلوماتم هەمی ئامادەکاری باش کراوە، بەڵام بە دڵنیایەوە ئێمە وەکو کوردیش دەبێت زۆر زۆر ئاگاداری ئەم بارودۆخە ناسکەی ناوچەکە بین. زۆر ڕاستە. کاک ئاراس، پاش نەمانی داعش و ئازادکردنی مووسڵ ئێوە وەکو یەکێتی یەکەمین هێزی سیاسی کوردی بوون کە گەڕانەوە ناوچەکە. دوای ئەو هەموو ماوەیە چۆن توانیتان ئەم هەموو خەڵکە لە خۆتان کۆبکەنەوە بە پێکهاتەکانیشەوە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەگ و ڕیشەی هەیە لە شاری مووسڵ. ئێمە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز لە ساڵی 2023ەوە یەکەم هێز بوونە کە داخلی شاری مووسڵ بووینەوە، یەکێتی پێگەی زۆر بەهێز بوو لە مووسڵوە ڕۆژگارێک سنتەری شاری مووسڵ لە جانبی کە دەکاتە بەری چەپ زۆربەی هێز ئەمنیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزگاری لێ دەکردەوە
ڕۆژێک نەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگە تیرۆرستانی قاعیدە و پاژماوەکانی ئەنسار و تیرۆرستان یەکێتی نیشتیمانی کوردستان شەهیدی نەدابیان شەڕ و ڕوبەڕوونەوە نەدابی لە شاری مووسڵ. ئێمە بەس لەناو سنتەری شاری مووسڵ 500 شەهیدمان هەیە بەدەستی تیرۆرستان و لەناو بارەگا کامە چەندین جار هێرشی خۆکوژی و گەورەترین تەقینەوەی بارەگای مەڵبەندی هەفتی نەیناوە بۆ ساڵی 2007 بەڵکو کۆمەڵک ئاستەنجی زۆر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام لە پال ئەماشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێبازەکەی سەرۆک مامزەلال و پەیوەندیەکانی سەرۆک مامزەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەهێزن لەگەڵ پێکهاتەکانی شاری مووسڵ. یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکەم دروستبوونیەوە یەکەم مەفرەزە سەرەتاییەکانی لە شاری مووسڵ بووە کە دەڵێن شاری مووسڵ محافەزەی نەیناوە دەوروبەریش پارێزگای نەیناوە. مەسەڵەن بۆ نمونە شەهید ئیبراهیم عازۆ، شەهید حوسێن بابەشێخ، ئەمانە هەموو شەهیدی سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوونە، خەڵکی پارێزگای نەیناوە بوونەوە. یەکەم مەفرەزە سەرەتاییەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژئاوای شاری مووسڵ بووە کە لە منتیقەی زومار و تا دەگەشتە منتیقەی نزیکەی سەحێلە کە پێکهاتبوون لە کۆمەڵێک عەشیرەتی سەربەرزی کە شۆڕەجێڕی کوردستانن لە گەرگەری و هەستنان و میران کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو بە ڕەحمەت ئەبوو عەلی، شەهید حوسێن بابەشێخ، کۆمەڵێک پێشمەرگەی تری کە ساڵی 76 و یەکەم مەفرەزەی سەرەتایی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم منتیقە نەبوو. لە پاڵ ئەمەش کە دەی بۆ دەشتی نەیناوە شەهید حوسێن بابەشێخ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پێگە بەهێزەی شاری نەیناوە لە دروستبوونیەوە هەیەی نەک ئێمە ڕۆژگارێک و دوو ڕۆژگارەوە بەدڵنیایەوە لەگەڵ پێکهاتەکانی تر کە برا عەرەب و تورکومان و شەبەک و کاکەی و ئەوانش ئەنی پێکهاتەی ڕەسەنی شاری مووسڵ بەدڵنیایەوەش ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندێکی یەکجار بەهێز و توندوتۆڵی هەیەەوە. ئەم پەیوەندیە توندوتۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگی دایتەوە لە هەموو بوارەکانی سیاسی لە شاری مووسڵ و ئێستاش ئەگەر تەمەشای تەکوینەی لیستەکەی هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن لە شاری مووسڵ دڵنیاتان دەکەمەوە لە 22 هێزی کە لیست و بربژێریان هەیە لە شاری مووسڵ یەک کەس نەیتوانری ئەم پێکهاتەیە بکەن. ئێمە بەڕەخەم پێ دەڵێم عەرەب لە لیستەکەیمە هەیە، کورد بە هەموو عەشایرەکانیوە، عەرەبەکان بە هەموو عەشایرەکانەوە زیاد لە 20 عەشیرەتی عەرەبی کاندیدیان هەیە ناو لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاکەی کاندیدی هەیە، تورکمانی شیعە هەیەی، تورکمانی سوننە هەیە، شەبەکی سوننە کاندیدی هەیە، شەبەکی شیعە کاندیدی هەیە ناو لیستەکەی ئێمە برایانی ئێزدی هەیتەنی هەموو پێکهاتەکانی شاری مووسڵ لەنا ئەم لیستە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە. ئەمەش خۆی لە خۆی کۆکەرەوەیەکە بۆ لیستێکی گشتگیرە و یەکێتی نیشتیمانی کوردستان مەقبولە لە نێو هەمویان، یعنی هیچ هێزێک هیچ پێکهاتەی شاری مووسڵ ڕەمزی یەکێتی نیشتیمانی کوردستانی نەکردووە بەدڵنیایەوە هەمووشان سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەت چەپکە گوولەکەی سەرۆک مامزەلال و سیاسەتی سەرۆک مامزەلال بەرز دەنرخێن لە عێراقی نوێدا. بەڵێ کاک ئاراس، بێگومان ئەم شارە چەندین پێکهاتەی لە خۆ گرتووە. ئایا ئەو پێکهاتانە چۆن دەڕوانە یەکێتی نیشتیمانی کوردستان و چاوەڕێی چین لە یەکێتی؟ بەدڵنیایەوە یەکێتی هێزێکی کاریگەری عێراق و لە منتیقەش و ئەمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر شوێنێک دەسەڵاتی هەبێت پەرەپێدانی دیموکراسی و ئارامیە و گۆڕانکاریەکان کە بەرەو مەودایەکی باشتر و ئاسۆیەکی فراوانتر. ئێمە چەند ساڵێک بوو لە شاری مووسڵ دەرکەتی بنەوە بارودۆخی شارەکە زۆر باش نەبوو لەوەی ئێستا هەیە. ئێمە لە دوای هەڵبژارنەکانی ئەنجومەنی پارێزگای یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی سەرەکی پێکەنەری ئەم کابینەی ئێستا هەیە کە لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ پێکاتەوە ئەو ئاوادانکردنەوە و ئەم بەرەو پێشچوونانی ئێستا هەیە. ئێمەش بەشێکی لەم ئاوادانکردنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و ماوەی 23 ساڵ بوو گۆڕانکاری هەموو دائیرەکانی حکوومەت گۆڕانکاری تێدا نەکرا بوو. خۆتان بزان بین لە پێش چاوەختان 20 ساڵە کەسێک مدیری نەحیەوی دەبی چ خزمەت گوزاری بکە و چ تاقەت هەیە بیکار بکە. ئێمە هاتین گۆڕانکاری باشمان کرد لەم بابەتەوە. من ناڵێم 100% جێبەجێ کراوە، بەڵام بەشێکی زۆر گۆڕانکاری کراوە. ئێستا ناحیەکان و قەزاکان کەسی بەتوانە و گەنج هاتوون بۆی بتوانن خزمەتی شارەکە بکەن بێ جیاوازی. بەڵێ کاک ئاراس، ماوەیەکی کەمبەر لە ئێستا کۆنگرەی دووەمی پێکەوە ژیانتان بەست. ئامانج لەم کۆنگرەیە چی بوو؟ خۆتان دەزان بەهۆی ئەو کێشە ئەمنیانی لە شاری مووسڵ هەبوو، بەهۆی ئەم بارودۆخە هەمواری لە سەردەمی داعش و
بە ناوی ئیسلام کە کۆمەڵک کێشیان دروست کرد لە بینی بە تایبەتی لە بینی پێکاتەکان لە بینی مەسیحی و یەزیدی لە بینی یەزیدی و پێکاتی ئیسلام و لەلایەکتر کۆمەڵک مەشاکل لەم بابەتە دروست بوو لە بینی پێکاتەکان ئێمەش پێمان وایە ئەمە تیرۆریستانە دەستی دەرەچین و هیچ پەیوەندی بە ئاینی پیرۆزی ئیسلام نییەوە بە هەمان شێوە برای ئێزدیەکانیش کە ئەوانش بیر و ڕای خۆیان هەیە لەسەر دینی خۆیان بە تایبەت ئەوانشیس لە ئێوانش تونوتیژی نییە بە هەمان شێوە مەسیحیەکان و هەموو پێکاتەکانی شارەکە بەبێ جیاوازی کە هیچ تونوتیژێک لە بیر و ڕای پێکاتانە نەبووە سەدان ساڵە ئێمە لە شاری مووسڵ پێکەوە ژیاوین هەموو ئەم پێکاتانە کەس نەیگوتیە ئەمە یەزیدی و ئەمە مسڵمانەوە ئەو مەسیحی هەرێکەوە بە پێی دینی خۆ ئەمە پێکوەکو برایەتی و برایانە ژیاوین پێمان وا بوو کە ئەم کۆنگرانە پێویستە بۆ ئەوەی لە دوای ئەم کێشانەی کە هەبووە لە سەردەمی تیرۆریستانی داعش و هەریەکەو بە ناوی خیتابی تایفی یان خیتابی دینداری قسەی کردی لەسەر پێکاتەکەی تر ئێمە ئەم کۆنگرە بوو ئەوە بوو هەم پێکاتەکان و عولەمای دینی مسلمانان و ڕجالە دینی یەزیدی و مەسیحی بەشدار بن بۆ ئەوەی بتوانین گفتوگۆ بکەینەوە بۆ خەڵکی خۆمان ڕۆم بکەینەوە کە ئێمە بە پێکەوە دەژینەوە هاو برای یەکین و ئەم شارە شاری پێکەوە ژیانە شاری قوڵکردنەوەی کێشەکان نییەوە دەبێت تەبایی و برایەتی بگەڕینەوە بۆ شارەکە بۆیە کە ڕۆنکردنەوە لەلایەن لەم کۆنگرێکی ئەوها بە شێوازێکی ڕاستەوخۆ کە کۆمەڵە خەڵکی ئەکادمی وانە کۆبوتنەوە لە شارەکە و ڕۆکردنەوەی پێویست بدرێت لایەن پێشەوای دینیەکان و ڕجالە دین بە هەموو پێکاتەکانیەوە پێم وایە باشتر دەبێت بۆ ڕۆکردنەوەی باشتر دەبێت بۆ دانیشتوانی شارەکە و بۆ پێکاتە جیاوازەکە. کاکاراس پەیوەندی نێوان حکوومەتی خۆجێی نینەوە و حکوومەتی ئیتیحادی چۆنە؟ بەدڵنیایەوە پارێزگای نینەوە بەشێکی گرنگیش بەغایەوە حکوومەتی عێراقەوە پەیوەندێکی ئێستا پەیوەندێکە پێم ئەگەر من پۆلینی بکەم پەیوەندێکی زۆر باشە و لە ڕابردوو لەوانەیە تەخسیر هەبووە لە بەغدا بۆی شاری مووسڵی هیمال بکرێ بەهۆی ئەم کێشە مەزهەبیانی کە لە عێراق هەبوو بەڵام لە ئێستا ئەوەی من دەیبینم بەخۆش حاڵیەوە گرنگێکی باش بە شاری مووسڵ دەدرێتەوە هاوکاری باش دەکرێت لایەن بەغدا و بودجەی باشی بۆ تەرخان کراوە بوو ئاوادانکردنەوەی شارەکە بەگشتی. کەواتە من ویستمەوت لە بپرسم بڵێم داعش لە پاش خۆی شاری مووسڵی جێهێشت بە خاپووری و وێرانی ئەو شایستە دارایانی کە حکوومەتی ئیتیحادی ئەیدات بە شاری مووسڵ ئایا لە جێی ڕەزامەندی شارەکەیە لە بوارەکانی بنیاتنانەوە و خزمەت گوزاری؟ ئەگەر بەراورد بکەی لە ڕێگەی ڕابردووی ئێستا شاری مووسڵ 100% جیاوازی بوو. جادەی ڕئیسی نەماوە بە هەموو تقریبا مووسڵ حەب بەوابەی هەیە هەموو جادەکانیان قیرتاو کراوە بە باشترین کواڵیتی مجەسەرەکانیان هەموو بۆ کراوە بنیاننانەوەی مەدرسە و مستەشفیاتی گەورە و هەموو دەست پێ کراوە لە هەموو شوێنەکان یعنی میزانیەکەی دێت بۆ شاری مووسڵ من پێم وایە میزانێکی باشە و شایستەی شاری مووسڵە و جێگای ڕەزامەندیە. بەڵێ ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی پەیوەندیتان چۆنە لەگەڵ ئیداری پارێزگای نینەوە لە کاتێکدا ئێوە دوو ئەندامی ئەنجومەنتان هەیە لە پارێزگاکە کە هەردووکیان لە پێکهاتەکانن کاکەی و ئێسدی؟ ئێمە خۆمان ئەو حکوومەتەی خۆجێی ئێستا هەیە پارێزگار و ئەنجومەنی پارێزگا و جێگرانی پارێزگار و دایرەکانی ترمان پێکەینەوە بەشێکین لە حکوومەتەکەەوە پەیوەندیەکانشمان زۆر باشن. بینەرانی بەڕێزە چینە لای ناوبڕێک و دێنەوە خزمەتی بەڕێستان. کاکاراس لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یەکێتی دەنگێکی باشی بەدەستێنا هۆکاری ئەمە چی بوو؟ خزمەتکردن بوو یاخود سیاسی بوو؟ بەدڵنیایەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگۆڕیشەی هەیە لە مشارەوە من بڵێم خزمەتکردن بوو یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتی زۆری کردووە لە ڕابردوو لە ئێستاش بەڵام سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێکی گونجاوە ئەمە پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای مووسڵ بەشداری حکوومەتی خۆجێی شاری مووسڵمان نەکرد بوو ئەو دەنگانەماینە بەڵام خەڵک لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازیەوە خەڵک پێی وایە دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدا یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت کۆمەڵێک شتی گەورە بکات لە شارەکەەوە بۆیە خەڵکیش یەکێتی نیشتیمانی متمانە بە یەکێتی نیشتیمانی کوردستاندا و یەکێتی نیشتیمانی کوردستانی هەڵبژار لەم شارە. بەڵێ پاش بەشداریکردنی کارای
یەکێتی نیشتیمانی لە ئەنجومەنی پارێزگاکە چی لە ئەنجومەنی پارێزگا گۆڕا؟ ئەمەی گۆڕانکاری گەورە بوو شارەکە پێشترش باسم کرد بۆت 23 ساڵ بوو لە 2003ەوە تا ئێستا نزیکەی 22-23 ساڵە گۆڕانکاری لە هیچ شار بە تایبەتی قایمەقام و نەحیەکان نەکرا بوو بەڕێوەبەری نەحیە هەبوو 20 ساڵە بەڕێوەبەری ناحیە بوو گۆڕانکاری ناوچەند دایرەکانی شارەکە گۆڕانکاری لە پارێزگار کرا لە بەڕێوەبەری نەحیە و قایمەقامەکان کراوە ئەم گۆڕانکاریە وای کردو کە تەفعیل بێتەوە دایرەکانی حکومەت لە شارەکە و خزمەتی زیاتر بکرێت. یەکێتی لەم دەڤەرە چی کردووە بۆ قەرەبووی مادەی 140؟ مادەی 140 خۆتان دەزان ماوەیە کە ئەم لیژنەیە کە وەختی خۆی لە سنجار بووە لیژنەکە تەجمیت کرا بوو ئێمە هەوڵی زۆرماندا لەگەڵ بەڕێز کاگاسۆ و برادرانی ترش لە بەغا وتوانیمان دیسانێ مەکتەبی مادەی 140 لە شاری مووسڵ بیکەینەوە کەسێکی گونجاو دانراوە بۆ شوێنەکە ئێستا دەست بە قەرەبووکردنەوەی مادەی 140 کراوە وەجبەی یەکەمیش سەکی پارەیان وەرگرت پاش منمانە و کێشەیەکی یەکجار زۆر کە لەسەر نووسکردنەوەی نووسینگەکە ڕێگیری زۆر کرا بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر پێداگیری وتمان هەردەی بکرێتەوە بە کردمانەوە خۆشبەختانە ئێستا لە شاری مووسڵەوە پێم وایە هەرێمی کوردستان و ئەوانەی کە منتیقانەی کە مادەی 140 شمولیان دەکەوە بەشێک عەرەبەکانی شەملی مادەی 140 دەکەن هەمویان سوودمەند دەبن لە نووسینگەکەوە ئێستا بەبێ بوونی نووسینگەی مادەی 140 لە هەر شارێک کێشەی گەورە ڕوبەڕووی و شاران دەبێتەوە کە مادەی 140 هەیە بەشێک مەسەلەن تۆ ئێستا مەسەلەن کەسێک لە منتیقەی جێناکۆکەکان مادەی 140 پرۆژەیەک بکە ناتوانانی بیکەی لە دی موافقی مادەی 140 هەبێ ئایا زەویانە کێشەی هەیە یان نەبووە ئەمە گرنگی خۆی هەبووە بەدڵنیایەوەش پێداگیری یەکێتی نیشتیمانی کوردستان و جێبەجێمان کردو ئێستاوە خەڵک هەموو دەیبینێ دیشەکان جێبەجێ دەکات بەبێ جیاوازی بۆ هەموو ئەم خەڵکانی کە شمولی مادەی 140 دەکەن. بەڵێ پێم وایە بەرپرسی و نووسینگەیش کووردە؟ بەڵێ زۆر باشە. کاک ئاراس بەنسبەت گۆڕانکاریە ئیداریەکان لەم دەڤەرە بەچی گەشتووە و ئێوەکو یەکێتی پێداگیری لەسەر ئەوە دەکەن کە پۆستی قایمقامی مەخمور وەربگرن بۆچی تا ئێستا وەرتان نەگرتووە؟ بەدڵنیایە ئێمە لە یەکەم جار کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا کە بۆ گۆڕانکاریەکانی بەڕێوەبەری ناحیە و قایمەقامەکان کرا نزیکەی 22 وەحدەی ئیداری دەنگی لەسەدرا بەشێکی زۆر نزیکەی 15 بۆ 16 جێبەجێ کراوە بەشێکیشیان تا ئێستا جێبەجێ نەبووە هەندێک کێشەی ئیداریەوە هەندێک کێشەی سیاسیە تا ئێستا ڕێگرن و من بەدڵنیاییەوە ئەم ئەوانەی کەماوەش مەخمور و شارەکان تریش جێبەجێ دەکرێت خەریکین لە گفتوگۆ داینە بۆ ئەوەی شێوازی دانانی و جێبەجێکردنی دانانی قایمەقامی مەخمور و قایمەقامی شەنگار و شوێنەکانی کەماوەن و ئینشاڵڵا لە دەفەتێکی نزیکەم پرۆسەیەتەوە دەبێت. کاک ئاراس ئەگەر باسێکی هاوپەیمانی سیاسیەکان بکەین بۆچی هاوپەیمانی سیاسیتان نەکردووە لەگەڵ هێزە سیاسە کوردیەکان ئایا ئەمە بۆ هەڵبژاردننی داهاتوو نابێتە هۆکاری پەرتەوازەبوونی دەنگی کوردی؟ بەداخەوە خۆزگە بکرایە بەڵام با من وەکو خۆی بۆتان باز بکەم ئەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە کەرکووک و هەم لە پارێزگای نەیناوەش زۆر هەوڵماندا و من ئەو قسانەی کە دەکەم بە بەڵگەوە قسەی دەکەم بۆ ئەلام نییە تەنها ئێمە لە دوای کۆبنەوەی ئەنجومەنی لە دوای انتخاباتی ئەنجومەنی پارێزگاکان کە لە کۆتایی ساڵی 2023 کرا لە سەرەتای ساڵی 2024 کۆبنەوەیەک لە دەباشان کرا بە سەرپەرشتی سەرۆک باپۆڵ و ئامادەبوونی کاک ئاسۆ کاک سعدی ئەحمەد پیرە کاک دەربازی کاکۆسەت و لە برادرانی پارتیش کاک فازل میرانی و کاک مەحموود و کاک جعفەر ئەمینکی و کاک عەلی حوسێن کۆبنەوەکی زۆر باش کرا بۆ ئەوەی بتوانین پارتی و یەکێتی پێکەوە لە ناوچە جێناکۆکان و بە تایبەتی شاری کەرکووک بزات و لە شاری مووسڵیش پێکەوە یەک فراکسیۆن بین و بتوانین داکۆچی لە ماپەکانی کورد بکەین و لەم کۆبنەوە کاک باپۆڵ زۆر بەڕۆن و ئاشکرا بە برادرانی پارتی گوتی من ئامادەم بۆ یەخستنی نێوماڵی کورد هەرچی پێویست بکە دەیکەینەوە بەوە ئەوەی بتوانین پارێزگارێکی کورد لە کەرکووک داوەتنیوە نێوشان یەکێتی نیشتیمانی کوردستان بێ پارێزگاکەوە کە ئێمە مافی خۆمانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی یەکەمی شارەکە بووە بەدڵنیایەوەش کاندیدەکان یەکێتی نیشتیمانی کوردستان
زیاتر لە سەدان کاندیدی دەبی بۆ ئەم پۆستە کێشەمانیە بۆ کادری زۆرمان هەیە دەتوانین پێکەوە ڕەزامەند بین لەسەر کەسێک وە بتوانین پارێزگارێک دابنین بەڵام جەنابی سەرۆکی زۆرم پێخۆشە لە مەرحەلە پێکەوە بین لەگەڵ پارتی و بتوانین پێکەوە چۆن لە ڕابردوودا کۆچی لە مانتیقانەکەی بە هەمان شێوازەبی. پاش ماوەیەک بوو برادانی پارتی لەم کۆبنەوە گوتیان باشە بەسەرچاو ماوەیەک پێچ و وەڵام نەبوو ئیتر دوو سێزاش گفتوگۆ کرا من خۆم بە شەخسیش پەیوەندیم بە وەکو لۆکاڵی پەیوەندیم بە بەرپرسانی پارتی کرد لە شاری مووسڵ وەڵام جوابشم بۆیان نەدوتم ئێوە ئەگەر ئێمە خەریکە تەحالپات دەست پێ بکەوە با پێکەوە بین ئێوە بڕۆن لە کەرکۆک هاوکاری یەکێتی نیشتمانی کوردستان بن دوو کورسیەکەی خۆتان نەگە یەکێتی نیشتمانی کوردستان بۆی پارێزگار وەرگن ئێوەش چتان پێویست بی لە مووسڵێمە بۆتان دەکەین بەڵام هیچ وەڵامێک نەبووی تر کە وەڵام نەبوو بۆ داواکارێکی خۆتان بینی یەکێتی نیشتمانی کوردستان بە ناچاری چوون بۆی پارێزگارێکی کورد بۆ کەرکوک دانین بۆی ئەو مشکلانی کە ئێستا لە کەرکوک هەبوو لە ڕابردوو چارەسەر بکرێت بۆ مابەستە پیانەوە بۆ برادرانی پارتیمە ناتوانین پارێزگاری کەرکوک دابنێن بەڵام ڕۆلی سەرۆک باڵ و پەیوەندیەکان و هێز و کاریگەری سەرۆک باڵ لە بەغا و لەگەڵ هێز و لایەنەکانی تر بە خۆشحاڵیەوە توانیمان پارێزگارێکی کورد بۆ کەرکوک دابنین کاکە ڕێوار کە خزمەتی گەڕک هەموو پێکاتە جیازەکانی شاری کەرکوکی دڵنیاش هەموو پێکاتەکانی ئێستان زۆر لە ئەدای کاک ڕێوار ڕازین و شاری کەرکوک لەم وەزعی کە ڕابردوو پارێزگارێکی خۆسەپێن گۆڕاکاری گەورەمان کرد لە دوای 6 ساڵ کە جهودێکی زۆر گەورە کرا دژی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ئەوەی پارێزگا وەرنەگیری بەڵام ئەمە هێز و کاریگەری یەکێتی نیشتمانی کوردستان و جەنابی سەرۆک باوقڵ بۆ توانیمان پارێزگارەکە وەرگرین و لە شاری مووسڵیش توانیمان پێک گەورەترین فراکسیۆنی زمانی پارێزگار پێک بینەوە حکوومەتی خۆجێی پێک بین لە شاری مووسڵیش بە هەمان شێوە بۆیە ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان بە هەموو شێوازێک لەگەڵ ئەوەی کە نێماڵی کورد یەکگرتوو بین و بتوانین لە بەغا و لە ئەو پارێزگارانی کە مادەی 140 بە تایبەتی پارێزگای نەیناوە و کەرکوک و دیالە و سەلاحەدین کە کورد لەو ناچانە لەژێر پەلاماردایە لە تعریبدایە بۆیە دەبێت ئێمە یەکگرتوو بین لەو مەنتیقانە و بتوانین بە هەموو پێکاتەکان نەک ئێمە و پارتی وەتەنە هێز و لایەنەکانی سیاسی تریش پێکەوە بین بۆی بتوانین داکۆچی لە مافەکانی گەلی کوردستان بکەین لێرەوە بە دڵنیاییەوە پێکەوەی کورد و یەکگوتاری لایەنە سیاسیەکانی کورد کاریگەری زیاتری دەبێت بۆ سنوورەکەەوە خۆتەنزان لە دوا ئامار کە لە سەرتاسەری عێراقدا سەرژمێری عێراق ئێمە یەک دوو کۆبینەوەمان هەولێرکە هەموو لایەنە سیاسیەکان کە پێکەوە بەشدار بوون نەتیجەکەی باش بوو بۆیە ئەگەر لە هەڵبژاردنەکانیش پێکەوە بین بە دڵنیاییەوە نەتیجەکەی باشتر دەبێت وە سیاسەتەکانمان یەکگرتوو بۆ ئەم مەنتیقانە کە ئەمە سەدان ساڵە کورد کێشەمان هەیە لە مەنتیقانەوە بۆ دڵنیایی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەینەوە کە ئێمە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و جەنابی سەرۆک باوپەل و هەمیشە لەگەڵ ئەوەی کە یەکگرتووی نێوماڵی کورد بپارێزین و پێکەوە بین و بۆ ئەمە بەستش هەرچی پێویست بکات ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕابردوو لە ئێستا و لە ئایندەش ئامادەین بۆ ئەوەی بتوانین یەکگرتوو تەبابین و بتوانین یەک گوتارمان هەبێت بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە لە مەنتیقەکە و لەو سنوورانە هەیە بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان کەسێک پێی وابیت کە بتوانین ڕێگری بکرێ و نتوانین ڕۆلی یەکێتی نیشتمانی کوردستان و شایستەکانی خۆوەرگرن بە دڵنیاوی هیچ هێزێکی نییە لە وڵاتە ڕێگری لە یەکێتی نیشتمانی کوردستان بکە و یەکێتی نیشتمانی کوردستان و هێزە کاریگەریەیە کە دوژمنانی کورد و نارانی یەکێتی نیشتمانی کوردستان باش لە هێز و کاریگەریەکانی یەکێتی نیشتمانی کوردستان دەزانن لە ڕابردوو وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامزرا بە کۆمەڵێک ئالەنگاریدا ڕۆشتن تا کۆنگرەی پێنجەم بەڵام ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان سەرۆکێکی بەهێز سەرکردایەتێکی بەهێزی هەیە و جەماوەر و کادیر و بەهێزی هەیە ئەگەر بەراوردێک بکەین ئاستی یەکێتی نیشتمانی کوردستان لە دوای کۆنگرەی پێنج و تا ئێستا زۆر کاریگەری گەورە بووە ئێمە لە هەڵبژاردننی 2021 بە هەموو سەرتاسەری ئاستی عێراقەوە 350,000 دەگمان هێنا کە لە وەزعێکی بارودۆخێکی ناهەمواردا بوو لە هەڵبژاردننی 2023 و 24 کە کوردستان و عێراق کە لێکی بدەی یەکێتی کۆی گشتی دەنگەکانی 650,000 یعنی 100% لە هەموو شارەکان دەنگی یەکێتی نیشتمانی کوردستان زیاد کراوە مەسەلەن بۆ نمونە لە پارێزگای نەیناوە لە 28,000 بۆ 50,000 لە شاری کەرکوک لە 87 هەڵبژاردننی داهاتووش چاوەڕێی ئەو ڕێژە ئەکەن زیاد بکات یا خۆت بە دڵنیاییەوە لە شاری کەرکوک لە 87,000 بۆ 157,000 لە سلێمانی لە 120,000 بۆ 250,000
50,000 لە هەموو شوێنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان یەکجار دەنجی باشی زیاد کرد لە هەولێر و بەدڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەم بارودۆخی ئێستا لە هەموو هەڵبژارەکان دەنگەکانی زر دەکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کەفی بەرەو سەرەوە دەڕواتوە ئێمە ئەم سیاسەتە یەکگرتووی ئێستا لەناو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی کە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزکردنی هەرێمی کوردستانەوە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان توانی گەورەترین کێشەی هەرێمی کوردستان کە چەندی مانگ بوو موچە بوو توانی ئەگە بە شێوەی کاتیش بیدوو موچە هات کاک باپڕ خۆتان زانین چ کۆبنەوەکو چەندی سەردانی کرد بۆ ئەو کێشانە چارەسەر کرد بۆیە بەدڵنیاییەوە کاریگەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەرێمی کوردستان و عێراق کاریگەری گەورەن و ڕۆلی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هێزە سیاسیەکان لە عێراقا بە بەرچاو دەگرنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان عاملی خێر بووە بۆ ئەم وڵاتەوە توانی هانیانی بتوانین ببنە پارسەنگێک لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان و ببنە ئاهلی باش لە نێوان پێکاتی سوننە و شیعە لە نێوان پێکاتەکانی ترەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیەوە ئێستاش هەمان نەهج و ڕێگای ڕێبازەکەی سەرۆک مامزەلالە کە سەرۆک باپور و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێدا دەڕوات. کاک ئاراس بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ئایا هاوپەیمانەکەتان بەرنامە و استراتیجی تایبەتی هەیە بە پێی دابشکاری جوگرافی بۆ نمونە لەو ناوچانەی کە کورد کەمینن بەرنمەیەکی تایبەت بەخۆی هەبێ و لەو ناوچانەشی کە زۆرینن بەرنمەیەکی تایبەت هەبێ یا خود نا بەرنمەکە گشتگیرە؟ نا بەدڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەمان لە شاری مووسڵ پێم وایە بوو پارێزگای نیناوە پرسیارەکە دوا بوو بەرنامەمان بۆ هەموو شار و شارۆچکان هەیە و لە هەموو شوێنەکان کاندیدمانداناوە و ئێمە پێمان وایە خزمەتکردنی ئەم منتیقانە بەکوی گشتی دەتوانێت ئایندەی منتیقە ئایندەی کورد لەم شارە بەردەستە بکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی گشتگیرمان هەیە لە شارەکەەوە بە تایبەتی بۆ منتیقی کوردەکانیش و منتیقانی تریش یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە بەهێزبوونی پێگە ئەساسیەکانی شارەکەەوە گەڕانەوەی ئەم شارە بۆ ڕێچکە ئەساسیەکەی خۆ کە شارێکی یەکجار گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارێزگای نیناوە کە هاوسنوونە لەگە وڵاتی تورکیا سووریا لە هەرێمی لە ناو عێراقش هاوسنوونە لەگە پارێزگای دۆک و هەولێر و کەرکووک سەلاحەددین لای ترەوە لەگەل ئەمبار بۆیە ئەم شارە لە ڕووی جوگرافیەوە زۆر گرنگەوە لە ڕووی عەدەدی سوکانی کە دووەم گەورەترین شارە نزیکی سەروی 5 ملیۆن کەسە دانیشتوانەکەیوە ئاوی دیز لە سەرچاوی ئاوشی گرنگی عێراقا بە ناو سەرەتای شارەکەدا دەڕوات و سەدی مووسڵی لێ هەیە لە ڕووی کوشت و کالیەوە بەهێزە لە ڕووی بەرهەمی ئاژەڵداریەوە بەهێزە کپریت و فۆسفات و کۆمەڵێک مەوادی سەرەتایی هەیە کە بۆ کرد ینی لە زانکۆی مووسڵ و پزیشکانی مووسڵ بەناوبانگ لە ساستی عێراق و جیهانە بۆی ئەم شارە گرنگی تایبەتی خۆی هەیە و بەهێزبوونی پارێزگای نینەوە بەهێزبوونی عێراق و هەرێمی کوردستانی سوود لە بەشێکی زۆریش کە منتیقی مادەی 140 کە دەتوانین سوود لێ وەرگرت. کاک ئاراس بامەکەم پرسیاری کۆتاییم بەو پێی کە ناوچەی هاوبەش هەیە لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێم ئەویش ناوچە جێناکۆکەکانن ئەم بوونی ئەم ناوچانە واتان لێکات کە وابەستەیەک هەبێت لە نێوانی ئێوە و لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێم نێوانتان چۆنە لەگەڵ حکوومەتی هەرێم؟ بەدڵنیاییەوە ئەو منتیقانەی هەیە کە ئێستا کە مادەی 130 تێدایە با بڵێن ئاسایشی پارتی سایتەرێک کردیە لەسەرەوەن بەشێکی یعنی بە شێوازێک خزمەتگوزاری دەکرێت لە نێوانە لە شاری مووسڵ مەسەلەن لە ڕووی خزمەتگوزاری جادە و بان و ڕێگا و بان و کردنەوەی نەخۆشخانە و هەمووی لەسەر حسابی مەرکەزە موچەکانیان هەموو لەسەر حسابی مەرکەزە بەڵام لە ڕووی ئەمنیوە لە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە یان با بڵێن هێزەکانی پارتی لە منتیقانن کەوتەکە پەیوەندیەک هەیە بەڵام ئەو پەیوەندی بەهێزە نییە با بڵێن نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی خۆجی مووسڵ دایمەن تەشەنوجاتێک هەیە ناوە لە سەیتەرەکان لە شتەکان بەڵام شتێکی ئەوها نییە بڵێن کاریگەری زۆر خراپیشی کردیبی لەسەر کرد بە کۆی گشتی ئارامترە لە ڕابردوو و باشترە مادام تا ئێستا من ناڵێم وەکو سەنتەری شار و شوێنەکانی تر خزمەتگوزاری دەکرێت بەڵام بەدڵنیاییەوە خزمەتگوزاریش کراوە من دەیبینم بۆ هەموو قەزا و نەحیەکانی تریش کە لە ژێر دەسەڵاتی
حکوومەتی هەرێمی کوردستانی هێز ئەمنیەکانە لەلایەن پارێزگاری نەیناوە خزمەتگوزاری جادەوبان و خزمەتگوزاریەکانیشی بۆ دەڕوات. کاکارەس زۆر سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت لەگەڵمان بۆ سازدانیان بەرنامە. بینەرانی بەڕێز بەم شێوێ دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ هەتا بەرنامێکی تر بەخواتان دەسپێرم و خواتان لەگەڵ.